بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئازیزانم ئەم شەو چەند پرسێکی تایبەت هەیە کە دەمانێت گفتوگۆی لەسەرکەین کە ئەویش تایبەتە بە بردنەوەی نازناوی سوپەری ئیسپانیا و دواتر کرانە دەرەوە لە جامی شای ئیسپانیا کە مەتەوەرێکی سەرەکی دەبێت دواتر دەچینە سەر ڕکابەری پرێمەر لیگ. بەڵام بردنەوە مێژوویەکەی عێراق سەرەتای گفتوگۆکانمان دەبێت کە ئەمڕۆ عێراق سەرکەوتنێکی مێژووی بەسەر یاباندا تۆمار کرد و پاش 31 ساڵ یابانی لە قۆناغی کۆمەڵەکانە ڕۆبەڕووی شکست کردەوە و دوای دەیاری خۆی یەکەم سەرکەوتنی بەسەر یاباندا نووسیەوە. بۆ قسەکردن لەسەر تەوەرەکانی ئەم شەو دواوڕێ عەزیزم لەگەڵمدان کاکە سەنگەر خۆشەوی لە ستۆدیۆ لەگەڵ مامادەیە سەنگەر جامە خێربێ، کاکە برار تاژە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا ئامادە دەبێت. بارمەتی هاوکاران و ئامادەبوونیەوەی بەڕێزیش کە لە پەیجی پەیام و هەروەها لە تەلەڤیزیۆنەکە بینەرمان هەوڵ دەدەین بەرنامەیەکی پڕچێشتان پێشکەش بکەین. سەنگەر سەرەتا حەز دەکەم بەوە دەست پێ بکەم پاش ئەو ئەنجامە گەورانی یابان لە ماوەی ڕابردوو لەسەر ئاستی ئەوروپا و هەڵبژاردەکانی گیان دەستەبەری کرد چ لە مۆندیالی قەتەر چ دواتر لە یاریە دۆستانەکاندا زۆر ڕێکاری دیکەیە. پێش یاری عێراق یعنی پێشبینیەکان ڕاستە کەمێک بەرامبەر بە عێراق پاش بردنەوەی جامی کەندا و بەرز بووبوونەوەنێ، بەڵام پێشبینیەک نەبوو. وابزانم خوێندنەوەی سەنگەر چییە بۆی کە ئەم سەرکەوتنە مێژووی عێراق کە بە تایبەتی پێگاتە لە یاری یەکەم و یاری دووەم جیاوازێکی زۆری هەبوو. بە دڵنیاییەوە بەڕاستی یعنی کە باسی خوێندنەوە بکەین ئەبێ سەرەتا لە کاساس و دەست پێ بکەین. بەڕاستی لەبەرەوەی کاساس خوێندنەوەیەکی زۆر 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 باشی بۆ هەڵبژاردەی ژاپۆن کردبوو، بۆیە ینی بە شێوازێکی زۆر جیاواز لە یاری یەکەم یاری کردووە خۆتە بە ئاماژەت پێەیە. یاری ئیندۆنیسیا عێراق یاریێکی زۆر باشی کە بەتایبەتی گێمی دووەم 3 گۆڵی تۆمار کردووە، بردنەوەی نووسیوە و هەمووان پێیانە بوو بە پێکاتێکی زۆر نزیک لەو پێکاتەوە ڕوبەڕووی ژاپۆنە بێتەوە. بەڵام بینیمان 5 گۆڕانکاری کردبوو. گۆڕانکاریەکان چین؟ کاساس خوێندنەوەیەکی زۆر باشی بۆ ئاستی ژاپۆن کردبوو جیاواز لە زۆربەی ئەو تیپانەی کە ڕوبەڕووی بوونەوە. ینی بینیمانە تۆ 4 گۆڵ لەناو ئەڵمانیا لە ئەڵمانیاکەی 4 گۆڵ لە تورکیا بکەی، پێش 4 گۆڵ لە پیرۆ 6 گۆڵ لە ئەردەن بکەیت. یعنی بەڕاستی لە تیپێکی ئاسیایی بتوانێت بەرامبەر تیپەکانی ڕکابەری کە ئەوروپی و ئەمریکای باشوور و ئەمریکای باکوور و ئاسیایی تابێت لە 11 45 گۆڵ و 46 گۆڵ کات. یعنی بەڕاستی تۆقێنەرە. یعنی ئێمە بەر لە دەستپێکی پاڵەوانێتێک یعنی ئەم ساڵ ئەگەر بیرت بێت 2002 کاتێک مۆندیال دەستی پێکرد هەمووان پێیان وابوو ئەرجەنتین نازناوەکەی لای هەشتا مۆندیالەکە دەستی پێ نەکردبوو. یعنی ئەم پاڵەوانەتیەش هەمووی ئەگەر بۆ نمونە باسی هەر هەڵبژاردێک کردی ئەماوت کێ ژاپۆن ڕائەگرێت، کێ ئەتوانێت بەرامبەر ژاپۆن خۆی ڕابگرێت. بەڵام بەڕاستی کاساس یعنی جێگەی ستایشکردنە لەبەر ئەوەی خوێندنەوەیەکی زۆر زۆر باشی بۆ ژاپۆن کردبوو لە چڕویەکەوە. کاساس بۆ نمونە یاری یەکەم بەرامبەر ئیندۆنیسیا زانیت کە پێویستی بە هێرشبەرێکی خێرایە و یاری بە میمی کرد. ئەم یاریە بەرامبەر بە ژاپۆن ئەزانێت یاریکردن بەرامبەر بە ژاپۆن بە خێرایی و بە شێوازی ئەوان یان بۆ نمونە بەرگری کرد زیادە ڕۆیکردن لە بەرگری لەبەرەوەی ئەوان یاریزانی زۆر زۆر مەهاریان هەیە استفادەی نییە. لەبەر ئەوە عاقڵانە تەنانەت تا دەقەی کۆتاییش نەهاتە دواوە بە تەواوەتی بڵێ مطلقاً عێراق دیفاعەکە. بەڵام پێشوی بینە سەر پێم خۆشە باسی ینی ئەو ئەیستایشی ئەو خوێندنەوەی بکەم بۆ یاریەکە. ینی یاریزانی باڵابەرزی هەڵبژارد بوو ئەو یاریزانانەی کە لە ڕووی قوی بەدەنیەوە لە ڕووی توانێت جەستەیەوە زۆر زۆر باشن. ینی ئەوانەی کە بتوانین لە ڕووی جسمانیەوە لە بۆ من لە سیراعە یەک بە یەک و یەک بە دووەکانە بتوانن بەرامبەر ژاپۆنیەکان سەرکەوت ینی لە ڕووە بەسەریانە سەرکەون. ینی هەر یاریکردن بۆ بە ئەیمەن ینی قۆستنەوەی تۆپی بەرز و ینی بینیمان هەر تۆپێکی بەرز بووە عێراق توانی مەترسی دروست کات لەبەرەوەی لە ڕووی هێز و توانای جسمانیەوە عێراق زۆر زۆر لە ژاپۆن باشتر. بەڵام ئەوەشمان بیر نەچێت ینی عێراقێکێکە لەو هەڵبژاردانەی لە هەمان کاتەکە لە ڕووی قۆی جسمانی و زۆر زۆر بەهێزە و یاریزانی مەهاریشی هەیە. ینی کاساس ئەگەر تۆ سەیری پێکاتی کاساس کەی بۆ نمونە یاریزانی توانێت دەستەی خزبوونەوە ئەو یاریزانانی خزبوونەوە کە بتوانن لە ڕووی تاکێت کە کەستیەوە بە یاریزانەکانی ژاپۆن تێبینی بۆ منە یاریکردنی باویش و کوڕەکوردەکەشمان میرخادۆسکی و یوسف ئەمین. یعنی یوسف ئەمین یاری پێشوو گێمی نۆ خستێنەوە. بەڵام ئەم یاریە بۆ ئەوەی کە ئەتوانێت لەلایەکانەوە بڕوات و بێتە ناوە و بۆ من عەقڵەتێکی ئەوروپی هەیە کە لە ئەوروپا بۆ منە
یاری کردووە ینی هەم پێکهاتێکی دروست کردبوو ینی ڕێک وەکو بڵێ ئەم پیاوە ئەم ڕاهێنەدا مۆماوەی چەند هەفتەیەک لەسەری ژاپۆن ئیشی کردبوو ینی ژارەکەش باسی ینی ئەیزانی خاڵە بەهێزەکانی ژاپۆن چی و چین ئیشی لەسەر کردبوو ینی بۆ نمونەک ئەیزانی کۆبۆ مەترسیدارە تۆپ ئەچۆ قاچی کۆبووە سێ هەرزان بێکەوە پەلاماریان نەدا ینی زۆر نزیک بوون زۆر زۆر ینی بۆ بینیمان ڕێبی سۆلانقا بە جددی یاریێکی زۆنی یاریزانەکانی عێراقانی کە هەر کامێکیان ناوی بڵێیت یاریێکی زۆر زۆر باشی کردووە ینی گەمی دوم کە بەبێ ئەیمن حوسێن ینی دووچاری پێکان بوو میمی خستەنەوە ینی دڵنیام ئەگە ئەیمن حوسێن دووچاری پێکان نەبووایە بە دڵنیایی هەر هێرشبەرێکی خێرای خستەنەوە بۆی کە بتوانێت لە ڕێی هێرشی هەڵگەڕاوە ئیشەکەی خۆی کردو ئیشی خۆی کرد بەڵام یعنی یەکێکی تر یەکێک لە شتە گرنگەکانی کە کاساس گێمی دوم کردی نەگەڕانە دواوە بوو بە تەواوەتی یعنی بینیمان چەند هەلێکی گۆڵکردن بۆ منە بۆ میمی ڕەخسە ینی ئەگەر بەهاتە بە تەواوەتی گەڕای دواوە کاتە ژاپۆن بەیارزانە مەهارەکانی و گوشارێکی وایە خستە ڕنگ بوو ئەنجامەکەشی پێچوانە کردایەتەوە بەڵام ئەو ینی بە قۆناغ بە گۆڕانکاری بگۆ ینی هەر گۆڕانکارێک کەی کرد شێوازی یاریکردنی ئەگۆڕی ینی وردە سەری کە تقریبا دقیقه 85 عێراق بە تەواوەتی کردی بە شێوازی بەرگری لەبەرەوەی کە وتی ینی ئەم بردنەوەیە ینی ڕاستە بردنەوەیکی مێژووی لە 82 عێراق کە نەیتوانیوە لە ژاپۆن باتەوە بەڵام ئەتوانین بڵێن ئەم بردنەوەیە هۆکارە بۆ ئەوی عێراق هیچ نەبێ بگاتە قۆناغی چارەکی کۆتایی چونکە تو ئێستا بەرامبەر ڤێتنام یاریدماوە بە یەکسانبوونیش بە پێشەنگی ڕیزبەندی ئەگەیتە قۆناغی 16 پێشەنگی ڕیزبەندی مانای وایە تۆ خۆت لە کۆریا لە ئەدەی ینی کۆریا هەڵبژاردەیەکی زۆر زۆر باشە ینی تاکە هەڵبژاردەکە بتوانرێت بۆ منە بەراورد بکرێت بە ژاپۆن لە ڕووی هێز و ئەستێرەوە هەڵبژاردەی کۆریای باشوور ینی ڕاستە هەڵبژاردەی ئوسترالیامان هەیە کە لە ڕووی توانێت جەستەی باڵابەرزیەوە زۆر زۆر کێشن بۆ هەڵبژاردەکانی بەڵام هەنگایە تۆ قۆناغی 16 بڕی چیرێکی باشترێ بێ لە قۆناغی 16 بەدنیاییەوە ئەین تۆ کوا بەرامبەر کۆریاریەکەی کوا بەرامبەر هەڵبژاردەیەکی یاریکەنی ئەو ڕۆژان باسیەوە کرد ئەگەر عێراق ینی ئێمە بەڕاستی کەسپان پێشبینی ئەومان نەئەکرد عێراق بتوانێت لە ژاپۆن باتەوە ینی بیرمان لەوە کردو ماوەی بەشکەم عێراق لەگەڵ ژاپۆن ئەگەر بشدۆڕێت بەرامبەر ڤێتنام یەکسان بێت هیچ نەبێت ئەو کاتە بە سەیمی ڕزبەندی سەرکەوت چونکە ئەو کاتە گە تۆ بە سەیمی ڕزبەندی سەرکەوتایە ڕوبەڕووی قەتەر ئەبەوە نانا ڕوبەڕووی ینی زۆر زۆر باشتر بوو لەوەی کە ڕوبەڕووی کۆریا بیتەوە لەبەرەوەی کۆریا بە تەحەداوە کلیزمان ئەڵێت ئێمە بۆ بردنەوەی نازناوەکە هاتوین ئەڵێ بشتی یاری کۆتاییان بردەوە شکستمان هێناوە تیپێکی زۆر زۆر باشە لە هەموو هێڵەکان ئەستێرەی پێەیە بەڵام ئەکرێت ئەنی ئەمستنی ئەگەر تۆچەی پاڵۆنەتی گەورەکانی چەند ساڵی ڕابردوو بکەیت هەموو کات ئەو تیپێک کە لە کۆتایە نازناوەکەی بردوتەوە لە قۆناغی کۆمەڵەکانە دووچاری ینی ئەوکو بڵێ زلێکیان لێەوە خەبەریان کردوتەوە ینی ژاپۆن بە سمتمانەیەک و هاتوۆتە جامی ئاسیاوە کە هیچ کەسی ناتوانێت خۆی بەرامبەر بگرێت بەڵام ئەمڕۆ عێراق خەبەری کردەوە زۆر باش زۆر باش بڕیار دێمە لای تۆ تەبعاً دوو شت هەیە من حەز دەکەم وەڵامەکەی لە تۆ بیستم یەکیان ئەڵێەوەی پێم چانەکرێ پێم تێگەیرێ ئەگەر نەتوانم بڵێم بارودۆخەکە و لەگەڵا چاکەم لەگەڵ تاتیەکەیم ئەمە یەکێک بوو لەو حاڵەتانەیە گەر وەکو من نەتوانم وەکو یابان یاریکەم یارەکەش لە یابان تێک بم دەتوانم سەرگەوت تۆمار بکەم بەس ئەم قسەیە بە بڕوای من تا ڕادەیەک لەگەڵم یاری عێراقایەکی نێگرتەوە چونکە ئەو خۆشی یابانی ناچار کرد بە تۆپی وەستا و گۆڵکات چونکە لە ڕێی تۆپی جوڵاوانێ نەی هێشتیج مەترسێت لەسەر گۆڵەکەی جەلال حەسەن دروست بێ بابزانم تێبینی تۆ لەسەر عێراق چی بوو بەڵێ سەرەتا بەنای خوای گەورە میرەبان سپاس بۆ تۆ کاک محەممەد سپاس بۆ کاک سەنگەر کە ئەم شەو لەگەڵمان بەشدارە ئەوەی کە تۆ باست کرد وێنایەکی گشتی یاریەکە بوو کە عێراق بە ڕانەرایەتی کاساسی ڕایەنەر بە ستایلێک بە شێوازێک یاری کرد توانی بڵێ زۆر ئەوروپیانە بوو ئەوەی کە کاک سەنگەر باستی کرد کاساس خوێندنەوەیکی زۆر باشی بۆ یابانەکان کرده بوو بۆچی یابان بە تۆی بەرز یاریکە مە لە کاتێکا ومان دەزانین لە مێژووی ئەم هەڵبژاردەیەدا بەدەگمە بە تۆی بەرز یاری بکات تیپێکی زۆر جدین بە تۆپی نزم یاری دەکەن بە تۆپ گۆڕینەوە بە دروستکردنی لەفسێ کۆتایی زیاتر یاری دەکەن بەڵام ئەوەی ئەمڕۆ کە لە عێراقمان بینی عێراق لە نیوە یاریگای خۆیدا بەرگریەکی زۆر باشیە کرد یابان چەندێک جددی بوو عێراقیەکان دوو هێندێک دیکە جددی بوون لە بەرگریکردن لە یاری مانتومان لە چاودێریکردنی هێرشەکان بۆی ئەمە بەڵێ یابانی ناچار کرد کە بە تۆپی بەرز
هەوڵ بگا بە گۆڵەکەی عێراق ئەمە هۆکارەکە بووکە عێراق بەرگریکی زۆر باشی کردووە بە تایبەت زۆر بە زەحمەت ڕێگەی بەیابانەیە لە لەمسەی کۆتایی نزیک ببێتەوانەیە بۆیە عێراقێکی زۆر باشمان بینی ئێمە لە مێژووی ئەم چەند ساڵەدا ئەم دوودەی ڕابردوودا یەک یادەوەریمانەیە لەگەڵ عێراقی 2007 ئەم یاری ئەمڕۆ کە لە دوای نوێژیهێنی یاریزانانی عێراق پێشکەشی عێراقیەکانیان کرد بەڕاستی ئەتوانی بڵێ چێژی ئەو سەردەمەی دەدا لە هەم لە حەماست کە عێراقیەکان بۆ ناسراون ینی لە تۆوی پێ حەماسەتێکی زۆریان ئێمە ڕنگدانی بەسەر تاکی عێراقیشەوە هەیە هەم لەو جدیبوونی یاریەکانی عراقیش لە یارگاکانی قەتەڕە پڕهاندەرترین یارین کە سێدەک ینی دایم کێشەی پڕبوونەوەی هاندەرانیان هەیە بە تایبەتیی پاژەی مۆندیالیان بەرەوە بەس عێراق ئەو کێشەیان بۆ حەلکردوون ینی هیچ یاریەک وەکو عێراق پڕهاندەر نییە یاریگار خۆی ئەم یاریە چەندێک تۆپی پێیە دوێنە کاریگەریە و سایکۆلۆژیایە کە بەسەر تاکی عێراقی هاتووە لە ماوەی دوودەی ڕابردوو تاکی عێراقی سربەخۆ نەبووە عین دەسەڵاتی خۆی نەبووە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی سەربازیەوانەیە بۆیە تاکی عێراقی بە دوای دەرچەیە کاگەڕێت خۆی تیا بدۆزێتەوانێ عین لەناو هەموو گێژاوایە کە دەبینێت تەناو تۆپی پێیە بۆیە کاتێک تۆپی پێکەی دەگاتە ئەم ئاستا هەمیان دڵخۆشن هەمیان پاڵپشتی دەکەن دەچە ناو یاریگاکانەوانێ وە خودی یاریزانەکان ژانی ئەم دۆخە سایکۆلۆژیان بەسەردایە تێپەڕیوە بەسەریان داهاتووە تۆ ئەمڕۆ سەیری ئەیمەن حسێم کە دوای یاریەکە عین ژیر نابووە لە دوای فیکەی داوە لە ناو یاریگادا دەچوە ناو ڕاڕەی ڕۆژنامە نووسانەوانەی ئەگریا ئەچۆ ناو کۆنگرێ ڕۆژنامەوانی ئەگریا واتە دیارە ئەم یاریزانانە و ئەم نەتەوەیە کە بەگشتی عێراقیەکان بە دوای دەرچەیە ئەگەڕن کە تایە دڵخۆش بن کە تیا خۆیان خاوەنی خۆیان بن عێراقیەکان تایە براوە بوون وەکو عێراقیەک بۆیە ئەوەی ئەمڕۆ عێراق پێشکەشی کە بەرامبەر یابان بەدەلەوەی کە لە جامی ئاسیادا سێ خاڵی گرنگی بەدەستێنا لە قۆناغی کۆمەڵەکانە برنەوەیەکی گەورە بوو و ئەنجامێکی زۆر گەورە بوو و عێراقێکمان بینی کە لە ڕووی یاریکردنەوانەیە دەگەڕایەوە بۆ دوو دێ پێش ئێستا کە عێراق بەراورد بە هەموو هەڵبژاردە عەرەبیەکان ئەتوانی بڵین لە ڕووی یاریکردنەوە ئەقڵێتێکی زۆر باشتریان هەیە ئەمەش ئێستا دەیبینینەوانە کە ئێستا عێراقیەکان بە ئەقڵێتێکی باش و ناو یاریگادا یاری دەکەن دەست خۆش بڕیارجان تاوان ئەیمەن جگە لەو حاڵەتی کە بڕیار باسی کرد حاڵەتێکی دیکەی پەستانێکی زۆری لەلایەنیانە عێراقیەکانی شۆ لەسەر بۆی ئەو گرێبەستانی کە بەم دوایە چەندیانەیەکی کرد و دواتر گەڕایەوە قووەجەویە تۆزێ پەستانی لەسەر بوو بۆی کە ئاستی زیاد لەو بارودۆخەیە کە تێی کەوتووە زیاد لەو پلانەیە کە پێی گەیشتووە بەڵام بەڕاستی لە یاری ئەمڕۆیە وەڵامێکی باشیە و خۆی هەرم دوو گۆڵە بەسە بۆی کە ناو لە مێژوویەکی گەورەیە بنووسێتەوە لە بردنەوە لە یابان و لە قۆناغی کۆمەڵەکان لە پاڵەتێکی فەرمی باش سەنگەرجان ڕاستەوخۆ دەچمە سەرجامی شای ئیسپانیا پێشەوەی باسی سوپەری ئیسپانی و باسی بەدەستێنانی نازناوەکە بکەم باس لە شکست و ماڵاوای ڕیال مەدرید دەکەم چونکە ڕاستە کۆمەڵی موبەڕیر هەیە بووی کە ڕیال مەدرید ئاسایی بێ لە جامی شای ئیسپانیا ماڵاوای کە بەڵام لە هەمووی گرنگتر ئەم تیپە هەڵگری نازناوی جامی شای ئیسپانیا لە قۆناغی 16 ماڵاواییکردن ڕاستە تۆ بەرامبەر ڕکابێکی بێزە کۆت لە کۆمەدرید دیاریکەوە با من بپرسم ڕیال مەدرید لە جامی شای ئیسپانیا ماڵاوایی کرد هۆکارێک دیاری هەیە بۆ ڕیال مەدرید بۆی کە ماڵاوای بکە یاخود لە دوانەکەی کارلۆ ئەنچیلۆتی واقعیە لەوەی کە دوای کۆنگرێکە ژووتی نازانم کاممان شانی شکست بووین ئێمە یاخود ئەتلێتیکۆ مەدرید هەموو تیپێک دووچاری شکستە بێ شتێکی ئاسا یعنی هەموو هیچ تیپێک ناتوانێت هەموو یارێک بێتەوە ریال مەدرید یعنی تۆ لە مانگی یەکایت حەڤەی دوو هەژدەی دوو تیپەکە دوو شکستی نووسیوەوە لەبەرەوە شتێکی زۆر زۆر ئاساییە ڕاستە هەردوویکی بەرامبەر ڕکابەرێکە ڕاستە تۆ شکست ئەم شکستیان لەو پاڵەوانەتیە کە کەمترین گرنگی پێدرێت لەبەرەوەی جامی شای ئیسپانیا گەتو بەراوردەکەی بە چامپیۆنس لیگ و خول کەمترین گرنگی پێدرێت ڕاستە وەرزی ڕابردوو جامی شا بۆ ڕیال مەدرید گرنگیی زۆر زۆری هەبوو لەبەرەوەی چەند ساڵێکی زۆر ڕیال مەدرید نەیتوانێت جامی شا باتەوە ینی دوایەوە خەونی پێرێزەوە بوو کە لە ماوەی ئەم چەند ساڵەیە هەر شەش نازناوەکە بێتەوە لەبەرەوە گرنگیی زۆر زۆریان پێدا و هەموو سرنجیان لەسەر بوو جامیشی لە 2 ساڵ مەسەلەکە ئەو ینی ئەو گرنگی زۆرەی ڕیال مەدرید بە جامی شایدا لە وەرزی ڕابردوو هۆکارەکەی ئەو وەک خۆتە لە شەش نازناوەکە بوو بەڵام یعنی ئەمەی ئەم جارە ینی ناڵێم ڕیال مەدرید هاتۆناوە بۆی دووچاری شکست بێ ینی بیانوش ناینەوە بۆ شکستی هیچ تیپێک ینی تیپێک ئاسایی ینی ڕاستە ڕیال مەدرید ماندوو بوو
ڕاستە ریال مەدرید یعنی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە جامی سوپەرا لەگەڵ ئەتلتیکو 120 دقیقەی کردووەوە کلاسیکۆی کردووە ئەوانە ڕاستە ریال مەدرید پێکانی هەیە بەڵام هەمان ئەو ریال مەدریدەیە کە لە سەرەتای وەرزەوە تا یاریەکە ئەتلتیکو یەکەی دۆڕابوو زۆرترین یاری بردبووە یعنی ناکرێت تۆ لەبەر چەند هۆکارێک و بیانوهێنانەوەیەک لە ئاستی ئەتلەتیکۆ کەم بکەیتەوە ناتوانیت بە ئەنی بیانوو بکەی بەوەی کە ئەو خوێندنەوە باشەی دیگۆ سیمیۆنی لە بەرچاو نەگری کە بۆ ریال مەدریدی هەیە یعنی ناتوانی ئەوە لە بەرچاو نەگری کە بۆ دیگۆ سیمیۆنی کە توانی پلانێک بۆ ڤینیسیۆس دابنێت کە دوای هاتریەکەی کلاسیکۆ کە هاندەرانی ریال مەدرید ڕخنەی لێ بگرن و ببێتە هۆکاری شکست یعنی لە هاتریک لە کلاسیکۆ ببێتە هۆکاری شکست یعنی بەڕاستی من چۆن پێش ئێستایشی کاساسم کرد بۆ ئەم سەرکەوتنی ئەتلەتیکۆ مەدرید ئەبێ ستایشی دیگۆ سیمیۆنی بکرێت لەبەرەوەی دیگۆ سیمیۆنی خوێندنەوەیەکی زۆر باشی بۆ یاریەکە کردهبوو دیگۆ سیمیۆنی ئەیزانی ریال مەدرید کوێمەت یعنی یەکێک لەو یاریانی کە کەمترین جار جێمان لە ناوی بیلینگهام بوو ئەم یاریە بووە گەر سەیری بکەیت ئەو یەکێک لەو یاریانی کە ڤینیسیۆس خراپترین ئاستی پێشکەش کردووە ئەم یاریە بووە یەکێک لەو یارانەی کە ڕاهێنەر ناچار بێت کە ماڤینگا تاک بیلینگهام باشترین سەیریکە من کە ئاڵێم بیلینگهام ئەو بیلینگهامی کە بە درێژای ئەم وەرزە ناو منتیقین ناوچی سزای تیپەکانی بەرامبەر بینیوانە یعنی من بەبەستم لەو قسەیە سەرنجەکە یعنی کاماڤینگای دانیشان یعنی چەندین گۆڕان وای لە ئەنچیلۆتی کرد کە ئەوەی کە هیچ پێشتر نەیکردو ئەم یاریە بیکانی بۆ منە دانیشانی چەقی بەرگری هێنا ناوی هێرش بەریان ناوەند یعنی ناچاری کردبوو کە ئەم گۆڕانکاریانە بکاری سیمیۆنی زۆر باشی خۆی بۆ ئەم یاری ئامادە کردبوو ناشکری ئەوە لە بیرکەین کە سیمیۆنی دوای کردنە دەرەوە لە جامی سوپەر هیچ یاریەکی نەکردوانی لە ڕووی توانە جەستەیەوە لە ریال مەدرید باشتر بوو بەڵام ناشکرێت ڕۆڵی هاندەران لە مێترۆپۆلیتانۆ ینی نەرخێنین لەبەرەوەی ئەوانیش ینی وەکو بڵێ پلاشێکی شەحن بن کرابن بە یاریزانەکانەوە بەردەوام شەحنیان بکەنەوە ئەوەشمان نابێت لەوچ ینی هەموو یاریزانەکانی ئەتلەتیکۆ مەدرید بە ڕۆحێکی زۆر جەنگاوەریەوە لە دقیقەی یەکەمەوە تا کۆتایی یاریان کردووە ئاستێکی زۆر بەرزیان پێشکەش لە ڕووی تاکیش و لە ڕووی کۆمەڵیشەوە و ئەو پلانی کە بۆ منە دیگۆ سیمیۆنی دای نابوو کەمکردنەوەی مەترسی یاریدانانی ناوەندی ریال مەدرید و نهێشتنی دروستکردنی هەلی گۆل لە هەڵی ناوەندەوە زۆر باشی جێبەجێیان کرد بەڵام ئەمەش مانای ئەوە نییە لە توانە ریال مەدرید کەم بکەینەوە ریال مەدرید بتوانێت لە ناو یاریگای مێترۆپۆلیتانۆ لەو دۆخە باشەی ئەتلەتیکۆیە 3 جار گۆڵ یەکسانبوون بکاتەوە بەڕاستی جێگەی ستایشە ڕاستە گۆڵی سێم بۆی ئەو سایدەوە کە چەند سانتیمێکی فەرقە بەڵام تۆ ئەتوانی بڵێ گۆڵ یەکسانبوونی کردەوە تۆ 4 سانتیمی فەرقەوە یعنی دوێنێشەوە بێژەرەکە قسەیەکی زۆر جوانی کرد وتی ئەتلەتیکۆ بۆی ئەم یاریە بردیەوە لەو کاتەیە ینی لە ریال مەدریدیدا کە ریال مەدرید پێی ناسراوە لە دقیقەکانی کۆتایی گۆڵ یەکلایەکردنەوەی کرد ینی بەڵێ ینی زۆر بەباشی ینی سەیکە ئێمە یاری جایش دوو یاریمان هەیە لە ماوەی هەفتەیەکە ئەتلەتیکۆ مەدرید و ریال مەدرید کردوێتی یاری یەکەم ئەتلەتیکۆ مەدرید ئاستی باشی بەرامبەر ریال پێشکەش بەڵام کە یاریەکە چۆ دوو گەیمی زیاد کرا ئەتلەتیکۆ مەدرید ساحەیە نەما وابوو ئەم یاریە بە پێچەوانەوە ئەتلەتیکۆ لە ڕووی توانێت جەستەیە و باشتر بوو لە گێمە زیادکراوەکانە ریال مەدرید ئەتوانم بڵێم ئاستی هێشت هەڵی یاری سوپەریشی بەسەر بەڵێ ینی ریال مەدرید ئەو ریال مەدرید ماندووتر بوو ئەتلەتیکۆ مەترسیدارتر بوو ینی بەڵام جگە لە هۆکارانە هۆکاری تاکەسیش لە پێش هۆکار بۆ شکستی ریال مەدرید لەبەری بینیمان چەند یاریزانێک بە هەڵەی تاکەسی ئەوانەوە گۆڵی دوم و گۆڵی سێمی ریال هەرچێکیڵی تاکە کەسی ینی ڕاستە ینی گوشاری ئەتلەتیکۆ و باشی ئەتلەتیکۆ ئەبێتەوەی کە تۆ هەڵەکەی بەڵام بەومانە تۆ یاریزانی ریال مەدرید بەڵام ئەو گوشارەش بکەیت تۆ بەدنیایەوە گۆڵێک دوو ئێمە باسی 3 گۆڵ ئەەکەین بەڵام یاریەکی زۆر بەچێش بوو یاریەکی زۆر بەهێز بوو یاریەکی زۆر قورس بوو بۆ هەردوو تیپ یعنی وەکو ئەنچلۆتی ئەڵێ نازانم کامان شایستەی بردنەوە یعنی یەکەم قسەی کۆنگرەکەی وتی ناتوانم بڵێم شایستەی بردنەوە بووین و ناتوانم بڵێم شایستەی دۆڕان بووین بەڵام ئەوەی نەشانی زۆر ڕاشکاوانە ستایشی ئەتلەتیکۆ مەدریدی کرد لەبەرەوەی بەڕاستی جێگەی ستایش بوون
دەستخۆش بڕیار من حەز دەکەم سەرنجی تۆ لەسەر شتێکی تایبەت وەربگرم ڤینیسیۆس جۆنیۆر ژمارە حوتی ڕیال مەدریدە و لە وەرزی ئەم ساڵ و ژمارەی وەرگرتووە هەمیشە ژمارە حوتەکان بۆ ڕیال مەدرید گرنگیکی زۆری هەبووە لەوەتی کە ئێمە سەیری یاریمان کرۆ ژمارە حوتەکان لە ڕیال مەدریدا قورسایەکی زۆریە و یاریزانێکە یعنی ئەگەر ئێمە وەریگرین وەکو سەنگەر وتی لە یاری کلاسیکۆی جامە سوپەرە 3 گۆڵی تۆمار کرد هاتریکی تۆمار کرد و سەرکردایەتی ڕیال مەدریدی کرد بەڵام لە یاری ئەتلێتیکۆ مەدرید ینی ئەنچیلۆتیەڵی جێمی دۆم یاریکی زۆر باشی کرد بەس من پێچەوانەکەیم بینی ڤینیسیۆس خاڵی لاواز بوو ئێمە من ئەوەی من بزانم ینی کە ستایشەکەین چۆنێتی مامەڵەی ئەنچلۆتی لەگەڵ ڕایەنەرەکانە زۆر جار ستایشەکرێ بەس پێت وایە ئەوەی ڤینیسیۆس دەیکا لە ڕیال مەدرید دروستە یاخود بە دیوێکی تر ئەوەی لە ئیسپانیا بەرامبەر بە ڤینیسیۆس دەکرێت خۆی هۆکارە یاخودنا چونکە دوێنێ شەو چەند ڕەفتارێکی زۆر ناشرینی لە ناو یاریگادا نوان چ بەرامبەر سیمۆنی چه حاڵەتەکان تەنان لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەشە ئەنچیلۆتی خۆی لە وەڵامدانەوەی ئەو بابەتەی جێل کرد من دەمەوێت پرسیارێ بکەمانێ لە سەر بابەتی ڤینیسیۆس بابەتەکە چییە تێک ڕژانە لەگەڵ هاندەران و تێگیران لەگەڵ هاندەرانە مەحەمەد ئەوە نییە منیشە ئاراسی توی ئەلاساس گرینتا و حەماسەتێکە بۆ یاریکردن بۆ پۆشتنی دەستی ڕیال مەدرید ئەم یاریە نییەوە ئەمە تەنها یاریە ڕووی نەیاوە بووە بە دیاردە لەسەر ئەم یاری زۆر یاری تاوای لاتۆ فیفا تۆ دەدەنگ یەکەی تۆی پێ بەرازیلیا تۆ دەدەنگ قسەکە لەسەر بابەتی ڕەگەزپەرستی و ڕەشپێستیە بەڵام من دەپرسم ئایا لە ڕیال مەدرید تەنها ڤینیسیۆس ڕەشپێست و ئەسمەرە ئەی ڕۆدیگێر ئەی چوامینی ئەی کاماڤینگا ئەی خۆ ڕۆدریگۆ نەخێر من وای نابینم من ڕەنگە خۆی بزانی عەتفێکی زۆرم بۆ یایزانە بەرازیلەکان هەیە بەڵام خودی یایزانەکە هۆکارە ئەوە ڤینیسیۆسە هۆکارە بۆ ئەوەی ئەم گرژیانە دروست ببێت هاندەران دێنە ناو یاریگاوە کاردانەوەی هاندەران ڕۆڵی هاندەران جیاوازە لە ڕۆڵی ڤینیسیۆس یاریزانێکە بە درێسێکی ژمارە حەد وەگا ماژۆ پێکرد بە سەنگ و قورساییەکی زۆرەوە لە بەردەستی ڕاهێنەرێکی گەورەی وەک کارلۆ ئەنچلۆتیدا یاری دەکات ینی ئێستا و 20 ساڵی پێش ئێستاش ڕیال مەدرید گەورەترین یانەی مێژووە لە ئاستی دەرەوە یاریگا لە ناو یاریگا لەسەر ئاستی هاندەران ئەم یاریزانە چۆن نەبێ بەم شێوەیە تەعامل کات یعنی تۆ خۆی بخاتە ئاستی هاندەرانەوانێ بەو جۆرە ناکا لە ڕێگەی وەک چۆن وەکو دوو مرۆڤ بەراوردیانکەین بە یەک بەڵام یاریزانێکی وەکو ڤینیسیۆس نابێت بچێت بەرامبەر هاندەرانی هیچ جیانەیە کاردانەوەی هەبێت کاتی ئەمە ئاکات ئاڕاستە یاریەکە تێگەدات و سەرنجی خۆی لەسەر یاریەکە نامێنێت ئەو بەهرەیە و توانایی کە هەیەی بەڕاستی ڤینیسیۆس لە ڕووی مەهارە لە ڕووی خێرایی تێپەڕاندن تهدیف بۆ گۆڵ بەهرەیەکی زۆر باشیە توانایەکی زۆر باشیە ئەمانە لە ناو یاریگاکەدا ون ئەبێ کاتێک ڤینیسیۆس سەرقاڵی ئەم بابەتە لاوەکیانە ئەبێت بۆیە من هۆکارەکە دەگەڕێمەوە بۆ خودی یاریزانەکە کە هەم زەربەی لە ڕیال مەدریدیاوە هەم زەربەی لە سمعی خۆشیاوە و من پێشم وایە ئەم دیاردەیە لە دوای نیمارۆ زیاتر تەشەنەی سند ئەگەنا پێشتر یاریزانی بەرازیلی بەم چەشنە نەبوون بەم چەشنە مامەڵەیان نەکردووە باش ئەگەر باسێکم لەسەر ڕیال مەدریدی سوپەری ئیسپانی بۆ بکەی و نازنەوەی کە بەدەستیان چونکە ناکری ئێمە هەموو کارەکان بکەین بە سەرزنشتکردنی ڕیال مەدرید لە بەرەوەی لە جامیشای ئیسپانیا ماڵاوی کرۆ چونکە بیرمان نەچێ هەر لەم هەفتەیە ڕیال مەدرید نازناوێکی دەستەبەر کرد خۆ جامیشا لەوە چۆن قۆناغش تێپەڕێنێ لە قۆناغەکانی دواتر ماڵاوای کردیا و دەربکریا بەڵام ئەم هەفتەیە نازناوێکی بردوێتەوە بۆیە یعنی حەق بین بەو دیوەی کە ڕیال مەدرید دەستکەوتێکی هێناوە لە مەفتەیە لەگەڵەوە ئەم شکستەشی لەگەڵ هێناوە نەک لە بەرەوەی ئەم شکستەیە دەستکەوتەکە ژوەلا بین قسەیەک بۆکەی لەسەر سوپەری ئیسپانی بە بڕوای تۆ سەرەتا کاکسەنگەر ئاماژەی بە شتێکی جوان کرام یانێ ڕوبەڕووی شکست دەبێتەوە بەڵام گرفتەکە ئەوەیە ئەوەی کە تووشی شکست بێت ڕیال مەدرید بێت کێشەیە ئێستا چه هاندەرانی ڕیال مەدرید چه هاندەرانی تۆپی پێ چاویان لەوە نەماوە کە جامی سوپەری ئیسپانی بەو گەورەیە بردوێتەوانێ بۆ لەبەرەوەی ڕیال مەدرید لەم یاریدا شکست هێناوە بۆیە سەرزەنش دەکرێت بۆ لەبەرەوەی کە ڕیال مەدرید کەیانەیەکی گەورەیە دۆخەکەی ڕیال مەدرید بەم چەشنەیە لە سەرەتای وەرزەوە ئەم یانەیە بەر پێگاتەیەک بێت بەر مێرکاتۆیەک بێتە ناو وەرزینەوە ڕاستەخۆ بێ پاڵێوراوێ بۆ برنەوەی هەر سێ نازناوەکە لە دوای برنەوە سێ نازناوەش سێ نازناوی دیکەشی دێ بە دوادا بەڵام کاتێک نازناوە لە دەستەدات بۆ یانەکانی دیکە ڕەنگە مە ئاسان بێت یان جۆرێ لە جۆرەکان بەراورد بە ڕیال مەدرید هێندە قورس نەبێت لە سەریان
بەڵام کاتی ڕیال مەدرید شکست دێنێت ئەمە قورسە محەممەد لەسەری لەبەرەوەی وەکوتم یانەکە گەورەیە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو پاشخانە 10 ساڵی ڕابردوو کە بەردەوام لە چامپیۆنسی گەیشتۆ تیاری کۆتایی گەشتێت تیاری کۆتایی نازناوەکەی بردوێتوانێ کەم وەرزە بۆ بە دەستکەوتێکی گرنگوانێت کە وەرزەکە کۆتایی پێبێنێت بۆیە لەم خاڵەدا بەڵێ ڕیال مەدرید بەم شکستی کۆتایی هەفتە برنەوەکەی سەرەتای هەفتەی کەمێک کاڵبوانێ بەڵام برنەوەی جامی سۆپەر بەو ئاستە بەرزە بەرامبەر ڕکابەرێکی مێژوویی کە لە هەموو ڕوویەکەوانی ڕیال مەدرید باڵادەست بوو خودی چاوی احترابەکە دیۆنگ لە بەرشەلۆنە احتراب دەکات کە ڕیال مەدرید بە هەموو شێوەیەک شایستەی نازناوەکە بووە و بەو یاریکردنە زۆر باشە بەڵێ ڕیال مەدرید لەم هەفتەیە داتوانین بڵین براوە بووە نەگەوی شکستیە نابێت دەستخۆش بڕاجان سەنگەر دێمە لای تۆ بیرمە سەرەتا کە هاتیتە بەرنامەی دەرو یاریگا قسێکمان لەسەر بەرشەلۆنە کرد و بە تایبەتی هیوای بەرشۆنە لە وەرزیەم ساڵە و دواتریش ئەبدەیت یەکمان کردەوانێ بەڵام ئێستا ئێمە لە بەردەم پێچەوانی ئەو هیوایی کە لە سەرەتای وەرزە بوو لە بەردەم کاتێکی قورسی بەرشەلۆنە ئێستا ینی بێبەختی بەرشۆنە ئەمڕۆ تیرپشی جامی شاکراوە لە نێو یاریگای بلباوە ڕوبەڕووی بلباو دەبێتەوە سیاری لە سەرێک لە دەروی یاریگای خۆت لە قۆناغی 16 ناپۆلی لە لیگا تۆزشتەکان بێیوان لە کاتێکە کارگەری بەرشلۆن و سەرۆکایەتی بەرشلۆنە پێچەوانی ئەو بۆچوونانی لە نێو کووردا زۆر بوونیە کە ڕەخنەگرتنە لە چاوی هەرناندێز پاڵپشتی ئەم ڕانەراکەن سەپۆرتێکەن و پێیان وایە پێگاتی بەرشەلۆنە بەم جۆرەیە بەرشۆنە لەم دۆخەیە دەتوانێت ڕکابەری بکەن نابێ هیوای گەورەتر بە بەرشۆنە هەڵبچندێ لەم کاتەدا بابزانام قسەی سەنگەر لێرەدا چییە؟ من قسەی خۆم بیراتێتەوە من یەکەم ڕۆژ کاتم بەرنمەیەوە کە باسی بارسلۆنا ماکەوتم بارسا خاوەنی پێکهاتەیەکی زۆر زۆر باشە ئەتوانێت ڕکابەری نازناوەکان کە ئەگەر چاوی بهێڵێت ئەمە قسەی من بوو جاری دومیش بە هەمان شێوە هەمان قسەم کردەوە ئێستاش هەمان قسە ئەەکەمەوە بۆ ڕاستە ئێستا بارسایشی لە گرنگترین یاریزەکانی دەستداوەکە گاڤیە ئەومان نابێت لەبێچێت ئەو کەم و کوڕی و هەڵانی چاوی کە لە یاریەکانایی کرد ڕایەتی پەکەی ڕاگرت تا چاوی گێمی دۆم بەخەبەراتەوە و هەڵەکانی چا کردەوە و یاریەکان سەرکەوتیان تۆمارە کرد بەڵام یعنی ئیدارەی بارسلۆنا خۆیان بەشێکن لە هۆکارەکانی ئەم ئەنجامانی ئێستا یانەکە لەبەر ئەوەی ئەو پاڵپشتە کوێرانەی کە لە چاوی هەرناندێز کراوە باوەڕکە لە کیکیسیتین و ڕۆناڵد کۆمان بکرایە ئەنجامەکانی زۆر 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 باشترەوە بەڵام ئەم لەبەرەی کەتەلۆنیە جیاوازەکە زۆر زۆر وازە هەڵونا یعنی تۆ ناکرێت لە دەخراپێکی خراپترین دۆخە بچتە ناو تەمرینی بارسلۆنا و باوەشکێ بە چاویە باگوشاری لەسەر بێ بەخوا بچێتەوە یعنی یاریزانمان بینیوە زۆر باشە کام گوشارە یاریزانەکان بەدەمەوە یەک پرسە لە تۆکەم تۆ لەم کەناڵە داوامەکەیت ئەگەر بزانیت هەموو شتێکت بۆ لوێت هەموو شتە ناکەیت بە دڵنیاییەوەیکەی بەڵام ئەگەر یەکێک چاوت لێ سوورکاتەوە غەڵەتێ بکەیت دڵنیای دووبارە ناکەیتەوە سەیکە ئێستا یاریزانەکانی بارسلۆنا لە دۆخەکان ئەگەر هەر هەمووشیان متمانەیان بە چاوی نەمێنێت ناتوانن دەڕی بڕن بۆ لەبەرەوەی چاوی هێرناندێز پاڵپشتی تەواوی ئیدارەی هەیە تەواو لەبەر ئەوە دۆخیانەکە هەر چۆنێک بێ ئەم کابرا ناگۆڕێت باشە لەسەر ئاسی چاوی تێکەڵیکە بیرمە بۆ ڤالڤێردی هەمان کێشە هەبوو بۆ ڤالڤێردی هەمان کێشە بۆ هەموو ئەنجامەکانی بەرشلۆنە ئێمە ئەمانوت کاکە با بەرشلۆنە خاوەنی میسی بە کاکە با بەرشلۆنە سوارێزی تیا بێ کوالیتی بەرشلۆنە دابەزیوە هاوکاریکردنی ئەم تیپە دابەزیوە سەپۆرتی ئەم تیپە دابەزیوە نوێبوونەوەی دابەزیوە بەرشلۆنە باجی قورستریا لە جێگەی ڤالڤێردی کەس قوبوڵی نەبوو ئێستا بۆ چاوی هەمان داواکاری کاکە بەرشلۆنە میسیشی پێنەماوەکە ڕابردوو یارەکان بۆڵی بۆ بکە و ڕزگاری سەردەمی ڤالڤێردی و سەردەمی چاوی دوو سەردەمی زۆر زۆر جیاوازن بۆ لەبەر ئەوەی کاتێک ڤالڤێردی بووە مدەڕی بەرشلۆنا تیپەکە تێر بوو لە نازناو یعنی بۆ نمونە تیپەکە وای لێ هاتبوو ئەوەی نازنا بردووە یعنی تۆ سەریکە 15 تۆ چامپیۆنس لیگت بردووە لە سەردەمی ڤالڤێردە دوو دەوریت بردووە یعنی بردنەوەی خوول بەکەم سیر ئەکرا لەلایەن هەندارانی بەرشلۆنا ڕخنیان لە ڤالڤێردی ئەگەرد کە یاری جوان ناکات وابوو ینی کێشەی هاندەرانی بارسلۆنا لەگەڵ ڤالڤێردی
ئەنجام نەبوو لەبەرەوەی کاتێک سری کاتێک ڤالڤێردی دەرکرا تیپەکە پێشەن گرزبەندی خولی ئیسپانی بوو وا بوویانە کێشەی ڤالڤێردی کە دەرکراوە کێشەی شێواز دیاریکردنەکە بووە چاوی هێرناندێز هاتووە کوڕیانەکەی بەحساب وەرزی ڕابردوو بە شێوازێکی جیاواز پلانی 442 یاری کرد و وەسەتی بەهێز کرد و توانی خولی ئیسپانیا بێتەوە ئەم وەرزەوتی من ڕکابەری چامپیۆنز لیگ ئەەکەم یاری جوانی بارسلۆنە شەگەڕێمەوە من یەک شت بە تۆ ئەڵێم یەک شت بە تۆ ئەڵێم کاکە بۆ 3 میلیۆن و چاوەکەم دوو تاک دیفاعی زۆر باشت هەیە چوار دڵی بە کانسیلۆ باش کانسیلۆ باش نییە ناوەڵا باش چی یاریزان لە کانسیلۆ باشە لە شوێنی خۆی هەموو یاریزان لە کانسیلۆ باش ئەگەر باش بێت لە بارین و لە سیتیا جێی دەبوو ئەوەی سیتی ئەگەر جواب فلێکس باش بێت لە چێلسی و ئەتلێتیکۆ مەدریددا جێی دەبوو سیتی سیکە ئەو متمانەی درا بە فران تۆرێس بدرێ بە جوافلیک زۆر باشتر ئەبێ بەڵام لە بارسلۆنا دوو ڕۆژنامەمان هەیە کە بەشێکی سەرەکی کێشەکانی بارسان یعنی ئەوان ڕخنە لە ئەردەی ئیسپانی ناگرن ئەوان یعنی تەسەوەر یعنی چاوی ئەوەی بۆ چۆتە سەر وای لێ هاتووە ئەڵێ ڕۆژنامەکان قسمان پێڵێن یعنی بیانی و ڕۆژنامانێتەوە ڕۆژنامەکان گوشەمان دووسران من هەر ئەوە ئەڵێم یەکشت یعنی ڕاهێنەرێک ئەگەر ئەلفوبی ڕاهێنان و تەکتیک بزانێ بە پلانی دیفاعی بەرز و دروستکردنی ئۆفسای ڕوبەڕوو ژامەری دەبێتەوە نەخێر باش بەس ئەوەندە لە ماوەی 10 دقیقە 2 گۆڵ دەبکرێت بڕیار یەکسەریە مەلات مێداتە بۆ حەزم کرا ماژیان پێ بم لەگەڵ کۆمنتەکانە قسەیەکیشم لەسەر بەرشۆن و لەسەر چاوی بۆ بکەی و حەز دەکەم سەرنجی تۆش بزانم کە من وەکو قەناعەتی خۆم من کێشەی بەرشۆنە 50-50 بینم پێم وایە لە 150 بەرشلۆنە پێگاتەکەی بێتوانایە لە بردنەوەی چامپیۆنز لیگ و لیگا و لە 150 چاوی بەرپرسیارەتی بەرەکەوی لەوەی سەرکردایەتی ئەم تیپە بکە بۆ ئامانجە لەگەڵەوەی سەنگەر ڕێی پێچەوانە شیە بەڵام بابزانام ڕێی تۆ چییە زۆر باشە سەرەتا کۆمەڵی کۆمنت دەخوێنمەوانەی کاک محەممەد داوت سەرنجی خۆی یاوە لەسەر یاری کۆتایی ڕامەدی بەرامبەر ئەتلتیکۆ دەڵێ و کاری شکستەکانی لاکی تیپەکە بۆ مە یەکەم دووەم ئەنسوەتی هەڵی کردو لێ کاماڤیگا لە ئیرتیکاز بووە سێەم خراپی مێندی و هەڵەی گۆڵچی و کارزان بەکر ئەڵێ توانی بڵێن ئەنچلۆتی وای کرد جامەکە بەرێتەوە بەسی لە جامی سوپەرە ئەگەر نا بەیارەکەی دوێنێشەوەمان دەرکەوت کە ڕامەدی کێشەی زۆرە ڕەگە من لەگەڵی هاوڕابم نە کێشەی زۆرە لە سەرەتای مێرکاتۆی هاوینۆ باسیەوەم کردو کە هێڵی بەرگری ڕیالمەدی لە باڵەکانە وەک پێویست نییە دوێنێ شەویش ئەوەی کە بینیمان لە باڵەکانەوانێ ڕامەدی بە ئاسانی هەرشی دەچێتە سەر و گۆڵ ێستا تۆمارەکرێت کاگووری ئەحمەد دەڵێ جاران بەغیلیم بەخۆم دەبەر هاندەری بەرازیل مێستا خەفەت دەخۆم دەبەر ئەوەی کە خاوەنی نیمار و ڤینیسیۆسە آخر دەتوە ئەوە کۆمنت بخوێنیتەوە فریاشی کارەکەی خۆمان ناکەین بابەتی ئەرسیناڵیشمان ماوە خۆ منیژاکان بە کۆمنتەکانەیە کاک محەممەد بەڵام گرنگە تێکەڵی وەڵامەکانی کەی لەگەڵ خوێندنەوەکە یەک کۆمنت بۆ تۆ هاتووە و دواتر ئەڵەیان سوەتێ وایە لە سەرتا یاری بە چوامینی کروز کردیا دواتر خۆڵاین بەرەوانەیە ئەمە بەسی لە پێگاتی سەرەکیەوەی کە باسە کە لەسەر بەشەلۆنا ئێستا گەر چوامینی و کروسی ژیاریان کردایە ڕیال مەدرید بدۆڕایە هەر ئەو برادرەی نووسیوان ێستا وایە یاری بە کاماڤیگا ئەو سەرنجانە لەگەڵ ڕێز و خۆشەویستی میج منتقێکی تیانێت چۆن تەشکیلەتیانەکە دۆڕا ئەڵێ ئەوە بکە هەموو کۆمنتەکان بیان و هێنانەوەیە کەمکردنەوە لە ئەتلەتیکۆ ینی کەس باسی و نەکات ئەتلەتیکۆ یاریی چەند من قەت لەگەڵ ئەوانە نیم ئەم تەشکیلێ بووە ئەو یاری کردا لە بێەوە ئیشی من نییە و ئیشی ئەویش نییە و ئیشی ڕانەرێکی خۆی دەزانێت چۆن یارەکە وە دڵنیاشم هەرو کەسێ و سەرنجایە ئەگەر ئەم یاری ڕیال مەدرید بدۆڕە ئەو دوانیاریان کرداوی با دوانەکەی تریاری کردا زۆر باشە سەبارەت بە بەشۆنە کە ئێوە گفتوگویەکی باشتان لەسەر کرد منە لە سەرەتای وەرزەوانێ قسەم لەسەوە کە پێگاتەی بەشۆنە پێگاتێکی خراپ نییە کە توانای ڕکابەریکردنی بەڵام کاتێک بە ماستەوە دەیبینین ئەم تیپە بەرەو پێش ناچێت سەرەتا کاتێک کە چاوی هاتووە قسەکانەمی لەسەر چاویە لە بەرێم ڕایەنەرە هەموو شتێکی بۆ دەستەبەر کراوە وە سەنگەر ئاماژەی پێکرد هیچ فشارێکی لەسەر نییە نە لە ڕووی کاریژێڕی و نە لە ڕووی ڕۆژنامەوانی و میدیاییەوە سەرەتا کادیانەکە ڕاستە لە پلەی نوێیە مابوو کۆمان ڕایەنەر و فشارێکی زۆری لەسەر بوو تا بە دەرکردنیاندا ئەگەر نا چاوی بژاردەی خودی لاپۆرتانە بووی کاتێک کە ململانەی دەکرد بۆ برنەوەی سەرۆکایەتی بەرشەلۆنا لەبەرەی بژاردەی جۆزێف فۆنتی بوو کە ڕکابەرەکەی بوو کاتێک کە چاویە قسەکە لەسەرەوە کە کوڕی کەتەلۆنیایە و لە سەردەم یاریکردنیا چەند یاریەک سەرکردایەتی یانەکەی کردووە و کوڕایەنەر و توانیەتی برنەوە بەدەست بێنن
ئەم ڕاهێنەرە لێستا بۆمان دەرەکەوێت کە ئازارشکێن بۆ بۆیانەی بەشەلۆنە بۆ سەردەمێک کە یانەکە پێویستی بە ڕێخستنەوە بۆ پێویستی بۆ سەرۆکایەتی کارژێڕی هاندەران میدیا کەتەلۆنیەکان هەمیان ببن بە یەک دەنگ چاوی کۆکەرەوەی ئەمانە بوو کاتێککە بووە ڕاهێنەر لە سەرتاوە کاری باشی کە لە ڕووی بەرگریکردنەوەی بە شوێنی تا ڕادەیەک ڕێخستانێ بەڵام هێدی دەرکەوت کە ناتوانێت تیبە بەرەو پێشەوە بەرێت کە نەشی توانی بەرەو پێشەوە بێ ئەوەشی کە باشی کردبوو ئێستا خراپی کردوتە بۆیە دەبینی بە شوێنە لە پاشە کشێدایە. دەست خۆش بڕیارجان بڕیار بە یەکسەر لە لای تۆ دەست پێ بکەن بۆی دوای بێ مۆلای سەنگە لەسەر پریمەرلیگ قسێ بکەم. ئارسناڵ ئارتیتا ئەمڕۆ پێداگیری لێوە کەوتی ئێمە پێویستمان بە یاریزانی نوێنی ئەم هەفتەیە پشووە ئەم پشووە هەوڵ دەدەین سوودی لێوەرگرین. پێ دوای ئارسیناڵ لە چوارچێوەی ڕکابەری پریمەرلیگا ماوە ئارسیناڵ و تیپەیەکە مەرجە ڕکابەری پریمەرلیگی پێ بکرێ. محەممەد لە ڕکابەرەکەەوە زۆر دوور نییە ئەوەش کە ڕاهێنەر باسیەکە دەمیشە لە کۆنگری ڕۆژناموانیا شەر نییە ڕاست بێت لەبەرەوەی خۆ دەزانیت ڕاهێنەر وردەکاری مێرکاتۆ بۆ هیچ میدیا گاشکران ناکات تا و کاتەی شتەکە ببێتە فەرمی بابەتێکی دیکەیە ڕاستە دەڵێ دەمە پێویستمان بە یازای نوێنێ بەڵام ڕەگەل لە ئەمە کاتە سەرقاڵی گرێبەستیش بن ئەوەشمان لێ ڕوونە کە مێرکاتۆی زستانە گرێبەستی گەورەی کەمترتی ئەنجامەدرێتەنە بۆ شوێنی و یازانەی کە پێکانێکی درێژخایانیە یاخود یایزانێک ڕۆشتی بێتەوەی لە ئەرسیناڵە هەیە پێکانی درێژخایان تیم بەرزەکە وەرزی ڕابردوش لە پلانانە بۆم هاوینە هاتووە لە سەرەتای وەرزەکە تووشی پێکانێکی بەستەرەی ئەژنۆ بۆ قورسە و تا کۆتایی وەرز ناگەڕێتەوە ئەوەی کە لە ئەرسیناڵە هەیە ئارتێتا بۆ سیستەمە یاریکردنی بۆ یانەکە دروستی کردووە یانەکە دەتوانێت ڕکابەری بکات بەڵام وەک هەمیشە وتمە لە هەموو بەرنامەکانە ڕکابەریکردن لە پرێمەرلیگ جیاوازە تۆ لە پرێمەرلیگ کە تیپێکی زەبەلاحە هەیە دێوەزمەیەکە هەیە کە ناوی ماشەستیە ئێستا و بۆ پێنج وەرزی دیکەژەم تیپە هەمیشە پاڵێوراوە هەمیشە و تیپەیە لە سەرەتای وەرزەوە 4 شکست 5 شکست بێنێت دوسێک زامونیش بێنێت ئەگەر لە مانگی سێدا بە زنجیرەیەک برنەوە هەموو ڕکابەرەکانی تووشی شۆک بکە بۆیە ڕکابەرەکە لە پرێمەرلیگ بۆ چەشنەیە تیپێکی وەکو لێڤەرپوڵنەوە یەک خاڵیانێ نابێتە پاڵەوان بۆیە بۆ ئەرسیناڵ قورسە لە نێو ئەمەم و ڕکابەری قورسەدا کە جگە لە مانچەستەر و لێڤەرپوڵ کۆمەڵی ڕکابەری دیکەشی هەیە کە ئەمانش خاڵی لێوەردەگرێن ئەمە بابچمە سەر پێگاتەکە کاتێکی سێری پێگاتەکەکەی بەڵێ پێگاتەکە پێویستی بە مێرکاتۆ هەیە گابرێل خیسۆس چ بەهۆی پێکانەوە بێت و چ بەهۆی بێت کە بە تەواوەتی یاری نەکردووە و خۆی توانەکانی خۆی ثانیە بۆم تاواوکە کاتم کە بەسەر گابرێل خیسۆس زێرشبەرێکی سەرڕمی گۆڵکار نییە بۆ ئێستەی ئەرسیناڵ کە بیانەوێت ڕکابەری نازای پرێمەرلیگ بکەن لەسەر ڕمی تیپەکەدا پێویستیان بە هێرشبەرێکی قەناز دەبێت بۆ ناوچەی سزا کە هەستی گۆڵکردنی هەبێت هەستی ئەوەی هەبێت کە لە کوێدا بۆسێک کە گۆڵ تۆمار بکات ئەمە لە گابرێل خیسۆسا کەمترە بۆ پرێمەرلیگ پێویستیان بە یاریزانێکی دیکەی کە کوالیتێکی بەرزتری هەبێت. دەست خۆش بڕیارجان سەنگەرجان مێرکاتۆ لە پرێمەرلیگە هاوشێوەی ئەم ساڵ مێرکاتۆی زستانە نازانم نوێکاری تیپەکانی زۆرتیان نابینم ئاین زۆر سەیرە وە جگە لەوەش هەمان پرسیار بۆ ئەرسناڵ دووبارە بکەمەوە لەگەڵ ئیشاباسێکی چێلسی پێ دوایە چێلسی لە قۆناغی دوم باشتر بێت لە قۆناغیەکەم یاخود زیاتر دار بەس زۆر بەخێرایی تیپێک لە 5 یاری ڕابردووە تەنها 2 گۆڵ بکات و ئێکسجیەکەی حەوت بێت پێویستی بە هێرشبەری نوێ نییە بەخێر تیپێک لە 7 یاری ڕابردوویە تەنها یەک یاری بردی بێتەوە ناتوانین بڵێ ڕکابەری ناز ناوەکات هەر زۆر بەجددی یعنی ئەرسیناڵ وەرزی ڕابردووی بە گابرێل جیسۆس بە کۆمەڵێک پێکانەوە بەڕێکرد ئەم وەرزە هاتووە لە جیاتی هێرشبەرێک سەرڕم چوە کە هاڤێرتسیە ناوکە پشتی هێرشبەرە کەواتە تۆ پێ دوای ئەرسیناڵ سەیری کە ئێستا من ئەمڕۆ راپۆرتی یاری ئەرسیناڵم ئامادە کردووە بەشێکی زۆری راپۆرتەکە باسی ڕکابەری ئەرسیناڵمان کردووە لەسەر گواستنەوەی ئیڤانتۆنی یان کەریم بنزیما یعنی بەپێی هەموو سەرچاوەکانی ئینگلتەرا ئەڵێ جارێژمانیاری نەکردو 8 مانگە سەیکە ئیڤانتۆنی هێرشبەرێکی زۆر باشە ڕاستە 8 مانگای نەکردو بەڵام لە مانگی 9 لەگەڵ تیپەکەی خۆیان ڕاهێنانی کردووە سەرەتای وەرزەوە دەتوانیت ئەتوانی ڕاهێنانی کردووە بەڵام هێرشبەرێکی زۆر باشە کەریم بنزیمەش ڕاستە لە سعودیا دۆخی باشنی بەڵام لە 24 یاری 15 گۆڵی کردو کاکە گابرێل جیسۆسی هەفتەیەک یاریەکە 3 یاری ناکە لەبەر ئەوە ئەرسیناڵ وەرزی ڕابردووە پێکهاتەیەکی لاوازەوە هەتا 5 هەفتەی کۆتایی ڕکابەری کرد ئەم ساڵ نزیکی 300 میلیۆن پاوندیان بۆ سەرف کرد دیکلان ڕایسی نازداریان بۆ هێناوە یاریزانی زۆر باشیان بۆ هێناوە بەڵام لە مملانەکە خەریکە دوورەکە هەل سەیریکە پێویستی بە هێرشبەرێکی نوێیە چەلسی بە دڵنیاییەوە قۆناغی دووەم زۆر باشتر ئەبێت لەبەرەوەی تیپێک کە تازە دروست ئەبێت پێویستی بکاتە یاری لە دوایاری باشتر ئەبێت زۆر باشە سەنگەر خۆشەوی بڕیارتەها سپاس باوەکارانیشم کە ئەم شەو لەگەڵ ما بوون بۆی کە
ئەڵلقەی ئەم جاری گفتوگوی دەروی یاریگاتان پێشکەش بکەیت تا هەفتەکانی داهاتوو بەخواتان هەسپێن بخواتان لەگەڵ.